سارا هەکەبی ساندرز سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی لە زانیاریدانی ڕۆژی هەینی لە کۆشکی سپی گوتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا هەر گەرەکێتی کار لەگەڵ رووسیادا بکات. دووبارە دەڵێم ئەوەی ئێمە خوازیارین بەدی بکەین گۆڕانێکی تەواوە لە ڕەفتارەکانی رووسیا، هەروەها ئێمە گەرەکمانە درێژە بە وتوێژەکانی نێوانمان بدەین. ژمارەیەک لە یاسادانەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پسپۆڕانی بیانی بواری سیاسی پێشوازیان لە کاردانەوەی وەزارەتی خەزیێنەی ئەمریکا کرد. سزاکان ژمارەك لە هەرە کاردارە خاوەن دەسەڵاتە سیاسیەکانی لە رووسیا کردوتە ئامانج ئەو کەسانی کە لە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیاوە زۆر نزیکن. من بڕوام وایە ئەم گریمانەیە یان هیوایە یان هەردووکیان کاریگەری لەسەر ڕەفتارەکانی رووسیا دەبێت. هەندێک لە شیکاران هەستیان کرد بەوەی سەپاندنی گەمارۆکان بەسەر ئەندامانی نێو بازنەی سەرۆک پوتیندا لەوانە زاواکەی و پاسەوانەکەی دەبوو زووتر بکرایە. دەبواە ئەم سزایانە تنمانجێک لە مۆبەر بسەپێنرانایە. مەسەلەکە ئەوەیە سەرۆک ترامپ هەوڵیدا درێژە بە پەیوەندێکی پۆزتیڤ لەگەڵ سەرۆک پوتین بدات. کەواتە مەسەلەکە ئەوەیە ئایا بەڕێوەبەرایەتی ترامپ ئەمەی لە چی و ئەوەی لە چی؟ یەکێک لەوانەی کرانە ئامانج و مایی سەرسوڕمان بوو. من چەندان جار سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکام کردووە سەبارەت بەوەی کە ئەمریکا گەمارۆی بەسەر رووسیادا سەپاندووە، واتای ئەوە نییە کە ئەمریکا و توێژمان لەگەڵدا ناکات. شارەزایان دەڵێن ئەمریکا کاردانەوەی توندی بەرامبەر مۆسکۆ گرتوتە بەر. ئەمریکا دەڕوانێتە ئەوەی هەتا بزانێت کە ئایا وڵاتانی یەکێتی ئەوروپا جێپەی ئەمریکا بۆ ئەو مەبەستە هەڵدەگرن